باز لە دیارترین پلەکانی پیاوانەی پەستانی خوێن ئەەکەین بە پێی تەمەن و ئەوەی کە گرنگە ئێمە باسی پەستانی خوێن بکەین هۆکارەکانی چییە و نیشانەکانی چییە و لە کۆتایی شابزانین چارەسەرەکان خۆی لە چیە ئابینێتەوە و باسیشیەوە بکەین بە پێی تەمەن ئایا هەموو تەمەنەکان تووشی ئەم گرفتە بن یاخود چ تەمەنێک زیاتر ڕوبەڕووی ئەبێتەوە لە هەمان کاتیشا تا چەند گرنگە ئەو کەسانەی کە نەخۆشخانی درێژخایانیان هەیە ڕوبەڕووی پەستانی خوێنە بنە فشاری خوێنە بن و ئەمانە ئەبێت چی بکەن ئەمانە و کۆمەڵی پرسیاری تر کە لەبارەی پەستانی خوێنەوە ئێمە بتوانین ئەمڕۆ گفتگوی لەسەر بکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆریا دەرساڵە پزیشکی پایە بڵندی هەناوی کە بەڕێزیان ئێستا لە ستودیۆ لایمە میوانە دکتۆر جان زۆر بەخێر بێ بەیانی کە باسی پەستانی خوێنەکەین پەستانی خوێن تووشی کێ بێت و ئەو کەسانی کە تووشیە بن هۆکارەکەی چییە؟ وڵە پەستانی خوێن کە بە زمانی گشتێکی پێوترێ زەخت یاخود ناوتریشی پێوترێ سایلنت کیلر واتە بکوشی بێدەنگ هیچ تەمەنێک لێ بەدەر نییە واتە کاتێک مرۆڤ لە دایکێ بێتە و کاتی ئەمرێ مەترسی لەسەر تووشی زەخت بێ بەڵام بێگومان لەگەڵ تەمەنە لەگەڵ کشانی تەمەنە ئەم مەترسیە زیاترەکە ئێستا لە جیانە بە پێ و ئاماریکە لە بەردەست ساوڕەخراوی تەندروستی جیانی بڵاوی کردوێتەوە کە ئێستا ئێمە 8 میلیارد کەسین تازیی ئامالیات نزیکەی ملیارێک و 300 میلیۆن کەس زەختیە واتە لە هەر 8 کەسێک یەکێک زەختی بەرەکەوێت مەسەن 8 کەس وەکەرەوە لە هەموو جیانە لە واشتەیشانە زەختیە ئەوەی کە دەستنیشانە کرد مەسەن لە سایە چروری دەستنیشان کراوە بەشی هەرە زۆری کاکات لە 150 نزیکەی زەختیە و ئەسڵان دەستنیشانیش نەکراوە تەشخیص نەکراوە کە زەختیە بۆ لە بەرۆی بەداخەوە ینی زۆربەی ئەوانەی کە تووشی زەختە بنی نیشانەی شانێ لە بەرۆ سەردان ناکەن یعنی لانێ بەداخە قۆناغێکی بێدەنگ بێت ئەم نەخۆش بۆی پێوترێ سایلنت کیلر بشکوشی بێدەنگ ینی بەشێکی زۆری ئەوانی کێنە نەخۆشخانە بە نیشانە نایەن یا بە جەڵدەی دڵێ یا بە جەڵدەی مێشکێ یا بە مردوویەت یا بە جەڵدەی سیەکانێت بەشێکی زۆری ئەوانی کە تووشی زەخت بوون یاخود نەخۆشی زەختیانەیە لە وڵات هەژارنشینەکانە یان ئەو وڵاتانی کە ئابوورەکان مام ناوەندە وان پەیوەندیکی بەهێزەیە لە نێوان هەژاری و نەخۆشکەوتنە هەم هەژاری بۆ خۆی کارێکە بۆی زیاتر تووشی نەخۆشی بۆ لە بەرەوەی مەسەلەن بڕێکی باشی ئابوورەکەت ئەوەندە بەهێز نیە بتوانین چاسەری پێویست بکڕی یاخود ژینگەکەت پاک نییە خۆراکی پێویستی بەدەست ناکەوێت و دووبارە نەخۆشی بۆ خۆی کارەکەیوە تووشی هەژاری بین جگەلەوە مەسەن لە وڵاتانی کە هەژارنشین یاخود ئابوورەکان مام ناوەندە وڵاتە وەسڵەکان گیانی دووەم وای تەندروستی یاخود وشیاری تەندروستی ڕۆشنبیری تەندروستی لە ئاسیش پێویستدان نیە ئەوە چه کەسێک دوجار زەختی بەرز بوو بێت بەڵام ئیمالی کرد یاخود سەردانەکە و پچکی پێوترە مەسەلەن بۆ مدەی هەفتەیەک ڕۆژانە دوجار زەخت بگرێت بۆ جاوان دەرەکە بزانین زەختیانی تا وسێ ڕۆژێک گرێ و تااقەتی نامێنێ یاخود چارەسەرەکان پێویست بەکار نانێ لەبەرەوە دیقەتمانەوە زۆربەیانی کە زەختیانێ لە وڵاتانەیەکە هەژارنشین و یاخود سەر بە ژیانی زۆر دووەم دکتۆر زۆر جار کە مادامەڵی نیشانەکانی ونە ینی زۆر کات ئێمە بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە بۆ نمونە باوکێک یاخود دایکێک زەختی هەبێ ڕنگدانەوەی لەسەر مناڵەکانی شیە بێت طبعاً بێگومان ئێمە دوو هۆکارمانێ پۆلیانەکە مەستوو جەمسەری سەرشیە ریسک فاکتەرەکان ئەوانی کە مەترسین بۆی کە تووشی زەختەکەن بەشێکیانە هیچ دەسەڵاتێکمان بەسەریانە نییە تاوانی خۆمانیتیانە بەشێکیان تاوانی خۆمانیتیە بۆ ماوەیەکە لەوە کارانی کە ئەگەری باوکی باوکت مەسەلەن زەختیان هەبێت مەترسیەوە هەیە کە تۆش تووشی زەخت بیت ئەمە هیچ دەسەڵاتێکمان نییە بەشێکی تری مەسەلەن بۆ ماوەیەکەم پەیوەندی بەچیەوە هەیەوانی کە تووشی زەختە بن تەمەن وەکو باسمان کرد تا تەمەنە سەر پێ مەترسی توشبوون بە زەخت زیاترەوێت ڕەگەز مەسەلەن لە نێرە زۆرتر تاکومێ جگە لەوە ڕەنگی پێست مەسەلەن ئەوانەی کە سەر بە وڵات ئەفریقیەکان ڕەش پێستن ئەوانە مەترسی توشبوونیان بە زەخت زیاترە بەراورد بە سی پێستەکان ئەمانە وەکو مرۆڤ ئێمە بۆ خۆمان هیچ دەسەڵاتێکمان نییە بەسییان ناتوانین ئەمانە گۆڕانکاری تیاکەین بەڵام بێگومان لە پەڵ ئەمانەیە کۆمەڵک وەکاری تر هەیە مەترسین بۆ خۆمان نەتوانین ڕێگریان لێکین مەسەن بریتێ لە چی لەوانەیە مەسەن خرپنی قەڵەوی ئەوانە کێشیان زۆر بۆ تا کێش زیاتر بێت مەترسی توشبوونت بە بەرزە فشاری خوێن بە زەخت زیاترە ئەوانی جگەرە کێش مەسەلەن یەکێکتر لەوە کارەکەم بۆ لە بەرز جگەرە تەمان زەخت چیە بریتێت لەو فشارەی کە خوێن خاتە سەر دەمارەکانی خوێن دیواری دەمارەکان خوێن بەرەکەن هەتا ئەو فشارە زیاتر بێت زەختەکە زیاتر بەرزێ بێتەوە جا بەچی زەخت دابەزێ تەمان لە تەمەنی گەنجایە خۆتوانی کە زگەرە کێش نین خۆی گەرەوەی دروستکەوە کە خوێنبەرەکان ئێمە توانای کشانیان وەکو لاستیک وایە بەزگەرە چیەکە ئەم لاستیکی خوێنبەرەکان کەمەکاتەوە تو شەڕقبوونیەکە توانای کشانەکە نامێنە لە بەرەوە زەختەکەت زیاتر بەرزێ بێتەوە خواردنەوەی مەسەن کحول لە مەیکێکتر لە هۆکارانە وەرزش نەکردن هۆکاری ترەمان هەمووی هۆکارن بەڵام بێگومانەمانە بخۆمان توانین گۆڕانکاریان تاکەین و مەسەلەن لیان دوورکەینەوە بۆی کە زۆر تووشی
زەختنی. زۆر باشە. جا ئێستا جەنابەت باست کرد بەداخەوە هەنێک کەس لەوانەیە تاکو نەگاتە قۆناغێکی زۆر مەترسیدار پێی نەزانێت بەڵام کەسی واشەیە ئێستا باڵێن خۆششانسڵە زیوتر پێی ئەزانێ. ئەمانە بە چ نیشانێکە ئەزانن یان باشترە بزانن کە لەوانە بەرزی پەستانی خوێن ڕوویداوە؟ تەمان نیشانەکانی زەخت فرە زۆرن بەڵام بەگشتی کۆکراونتۆ لە چەند نیشانەیەەکە. ئەو کەسی کە زەختەکەی بەرزە بێت توش نەخۆشی زەختە بێت و نیشانەی هەیە کە ئەمانە کەمینەن ئەکرێت سەری بێشێ بەڵام پێش پشتی سەرەوەی ئازاریان تا تەنیشتەکانی زۆر ئازاری لە پشتەوە ئازاری بێت پشتی سەری دوو ئەکرێت بەرچاوی تەڵق بێت سێ دڵتێکەڵاتن چوار تەنگە نەفەسی و توندی سەرسنگی تونە بێت هەندێک جار نەخۆش تووشی خوێنبەربوونی لوو دەبێت تەمانیێتە نەخۆشخانە خوێنی لوتی بەربووە زەختیش بۆگری زەختەکەی بەرز بێتەوە ئەم نەخۆشی کە تووشی خوێنبەربوونی لە لوت بووە بە ئەنجامی زەختی بەرزەکەی خۆشبەختە بۆ لەبەرەوەی ئەگەر خوێنی مەسەلەن خوێنبەری دڵی یاخود مێشکی تەقایە تووشی دڵی مێشکیان دڵم بەڵام خۆشبەختانە خوێنبەری لوتی دەخی ئەمانە جارترین نیشانان کە کەسێک تووشی زەخت بێتوانێت پێی بناسێتەوە مەسەلە کە زەختیانی دکتۆرکە هەندێک جار لەوانەیە هەم هەندێن لەو نیشانانە لە کەسێکا دەرکەوێت پێویستە یەکسەر تۆ بچی پشکنیم کە یاخود ئێوە پزیشکی بەڕێزەکان هەمیشاڵێن ماوەتان داناوە بۆ هەندێک نەخۆشی 6 مانگ جارێک یان 3 مانگ جارێک پێویستم پشکنیانە ئەنجام بێ کە لە تەمەنێکا بووی بۆی کە تۆ ئاگاد لە تەندروستی خۆت بێ وەزەختیش پێویستی بەوەی کەم پشکنینەی بۆ ئەنجام بێ وە لە چ کاتێک ئەنجامی بێت ئەگەر کەسێک ئاسایی بێ و گرفتیشی نەبێت تەمان لەسەر و 40 ساڵەوانێ بەشی زۆری زەختەکان ئەوانە کە لەسەر و 40 ساڵەوە دروستەبن وەکو بیتاقەیەک دروستە بێن مەسانەوە پێنجی وەکو بیتاقەیەک وایە و هیچ وەکارێک نییە بۆ دەرەچێت لە خوارد 40 ساڵەوە کۆمەڵەوەکاری ئەندامی هەیە مەسن یا دڵت کێشەیە گوشتەکان کێشەیە غودت کێشەیە گلانی سەر گوشتەکان گرفتێکیە یعنی ئەو نەخۆشیە چارەسەر بزەختەکەش نامێنێ طبعا تو مەسەن گلانی سەر گوشتەکان لاوەچێ هۆرمۆن زیادر بە بۆ کاری مەسەن گرەیەکەوە گرەکە چارەسەر هۆرمۆنەکە زیادر نا زەختەکەت کۆنتڕۆڵە بێت و چیرەکەت گرفتێکیە غودەکەت مەسەلەن چالاکە علاج بەکارێنی بۆ غودەکەت تاقەکەش کۆنتڕۆڵە بێت ئەمەە لە خوارد 40 ساڵەوە بەڵام بەگشتی پشتینی گشتی لەسەر 40 ساڵە گرنگە هەموو مرۆڤێک ساڵانە ئەنجامی بات طبعا کاتێک مرۆڤێکێتە نەخۆشخانە بە شێر زۆری زەختی بۆ ژیرێت کاتێک زەختەگیری مەسەن زەختەکەت بەرزە دەرەجەی 2 دەرەجە 3 دەرەجە بەرزە ئەمە پێت ناڵێن کە تۆ تووشی زەختی چەند ڕێگایەکێ بۆ کە ئێمە دەستنیشانکەین بە ڕێز تووشی زەخت بوو یان نا بە نەخۆشەکانڵێن بۆ ماوەی هەفتەیەک بەیانیانی ئێواران زەختی خۆیەک لە جەدوڵە دروستەکە زەختێگرێ و ئەینووسێت وەکو تێست وەکو تێست مەسەن کاژێر دەی بەیانی زەختەکەم ئەوە نەبوو مەسەن نوێش ئەوە نەبووە تا هەفتەیەک بێ ئەمە بکەن مەسەن ئەمەی بۆ نەکرا قورس بووەوەی چیەکات جیازێکەیە پێچ هۆڵتر نەخۆشەکەی بەسی 24 ساعت خۆی زەختی نەخۆشەکە گرێت تۆماریەکە لەو 24 ساعت ئەمە تۆمارەکە هێنێتەوە بۆ پزیشکەکە ئێمە سێری ئەم دوو نەتیجەیەکەین ئەگەر ئەم دوو نەتیجەیە تێکڕاکەی معدەلەکەی دەرەکەین سەرەوەی لە 11:30 بەرەو سەرەوە بوو خوارەوەشی لە 8:30 بەرەو سەرەوە بوو کەسەمانەوە تووشی زەخت بۆ پێویستی بە چارەسەر خۆگەروانە بوو کاتە بێت بە چارەسەر ناگەواتە مەرز نییە کەسێک کاتێک یەک جاریا دوو جار زەختی بەرزێ بێتەوە مانەوە بێت تووشی زەخت بووە بۆ ڕێکارانەیە بڕوا ڕێکار علیمیانە و کاتێ ئێمە بڕیاری لێدەین زۆر باشە دکتۆر ئێستام ئامێرانە لە زۆربەی ماڵەکانە هەیە بەڵام زۆرێک لە کەسەکان ئەڵێن بۆ نمونە بە بەردەوامی خەریکە جیاوازی نیشانەیە یاخود بۆ نمونە ئەڵێ لە ماڵەوە گرتومە ئەوەنە بۆ چوومەتە ئایادە گرتومە دیمە بەو شێوەیە نییە هەندێک جار ئەڵێن خودی ئەم ئامێرانەش لانێ زۆر بە دەقیقی نیشانی نێن ئەمە تا چەند بەڕاستی بوونی هەیە یان تۆ بە چیە بزانانی ئایا ڕاستە ئەم ئامێرەیان نا طبعا جیاوازی دەرەجەیەک ئاساییە بێگومانە ئامارانی کە تۆ بە مانەڵی پێوتچە بەدەست خۆتە ئیگریت یا کەسێکی توپی بۆ دەگرێت ئەمە دەقیقترە و لەو ئەلکترۆنانی کە خۆی بۆ تەخوێنێتەوەوانە بەڵام بێگومان مەسەلەن شێوازی گرتنی زەخت بە خۆی شێوازیش علمی و بێبزانی چۆن بگریت ئەیناکە تۆ بە پێ بڕێکسە دانیش بڵێ زەختێکم بۆ بگرە هەشتی وان نابێت بێ 15 دقیقە لەسەر کورسێکەوە دانیشتوی ئیستراحەت بی سترێس نەبی باشە و ئاستی دەستت لە نزیک دڵت بێت بۆ شێوە زەختەکەتری و ئەینوسی لە هەردوو قۆڵ گرنگە بیگریت کامیان زۆرتەی خوێنەوە ئەویان حساب بکەیت لە قۆڵی هەنێکیان ئەبسرە بە مەچکەوە لە مەچەکی شەگیرە بەڵام تۆ بێ لە قۆڵای بیرە مە دقیقە لە قاتی شارەگیرت بەڵام دقیقتران ئێرەیە و دەست دەوێت بەرز بێت لە ئاستی دڵتا بێ وەکوتم لە هەردوو لایگری کامیان بەرزتری خوێنەوەیە ئەویان تۆمارەکەیت کەواتە بۆی زیاتر لای ئێمە و بینەرەکانیش ماڕوونتر بێ چکە لە بەرەوەی ئێستا زۆر کەسمان لەوانەی کەسی بە ساڵاتچوی هەبێ یاخو کەسیکەی هەبێ نەخۆشیێکی کەشی هەبێ و زەختیشی هەبێ زۆر جار بارودۆخی تەندروستی تێگەچێت لەوانەیە لە درەنگانی شەوێکا بێ ئێمە جیازەکە ئامێرەکە لە بەردەستمانەیە
کەواتە ئەبێ ئێمە جارە پێش ئەوەی کە هەستمان کرد بارودۆخی تێکچوە وازی لێبین هەتا پشوویەکەیە هێواشە بێتەوە ئەمجا دوجار قۆڵی کام قۆڵیان دکتۆر باشە ڕاست و چه فەرق ناکەوێت کێشە شە بگیرێت توانین هەردووشی بگریت و کامیان زۆرتەی خۆنەوەیان حساب بکەن باشە لەسەر و چەنەوە بێتتر پێویستەکە ببرێ بۆ نەخۆشخانە یاخو لە چێنە ئاساییەوە لە چەنیشا پێویستەکە کێمە بەردەوام ئاگامان لێ بێت ئەگەر خوارەوەی هەشتونی بەرەو سەرەوە نەبوو بەڵێ سەرەوەشی لە سیانزەن و زیاتر نەبوو پێز بەیز ناکە بەڵام لەوە زیاتر بوو پێویستەکە سەردانی پزیشکی هەناوی بکات باش هەندێک جار کۆمەڵێک ڕێگە ئەگیرێتە بەر لە ماڵەوە ئەم ڕێگانە تا چەند ڕاستە یاخود بۆ نمونە جەناب بەدوەکو پزیشکێک ڕێنمایت بۆ کەسانێکە تۆزێک هەست بە بەرزی پستانی خوێنەکەن بۆ ئەوان چی باشە ئەنجامی بن لەو کاتەیە تەوان ئێمە چارەسەرەکان چارەسەری زەخت سێ پای سەرشی هەیە وەرزشکردن پارێزی ئەجا چارەسەر لەو سێ پایە یەک دانی لای پزیشکە و کە دەرمانەکەی ئەوە تریان پارێزە لەگەڵ وەرزشکردن بەلای نەخۆشەکە خۆیەتی کەسێک مەسەن لەو کاتانە کە زەختی بەرزە بێتوانێ گرنگە بزانێ هۆکاری زەختەکەی چیە ئەگەر شتێکی سوێری خواردو پێویست بەوە کە ئاوی باش بخواتەوە وی ئەو خوێوەی ناو جسمی وردە دەبێتە دەراوانە و لە ڕیمی زۆفڕی بات بێت ئەگەر قەلق و سترێسێکی هەیە بە سترێسەکەی کەم کاتەوە ئەگەر بۆ نمونە نەخۆشەکە خۆی زەختی هەیە و ئازاریشی هەیە ناکرێم و ئازارشکێنە بەکارێنچکە هەندێک لە دەرمانەکان بۆ خۆیان دەبنەوەی بەرزبوونەوەی زەخت مثلا لەو کەسانی کە زەختیانەی ڤۆڵتارین و جەماعەتی نەنستیرۆیدەڵ ئەنتیفلێمی درەگسەکان وەکو پرۆفین و سەلەکۆکسی بۆ ئەوانە ناتوانێت بەکاربێنن باش کەسێک کاتێک تووشی زەختە بێت ئێمە سەرتاک سەر بە دەرمان دەست پێ ناکەین شتێکمانێ پێوترە داش dietary approach to stop hypertension واتە جێبەجێکردنی کۆمەڵێک ڕێنمایی خۆراکی بووی کە زەختەکەی کۆنتترۆل ئێمە لەوە دەست پێکەین لە بەسەترین چارەسەر ئەم ئەپڕۆچە ئەم شێوازە پێمانەڵەشی ئەڵە کۆمەڵک خۆراکەیە تۆ کە تووشی زەختی پێویستە لی دوورکەیتەوە کۆمەڵێکی تریشەیە پێویستە زیاتر لیان خۆی بۆی زەختەکەت کۆنتترۆل بێت ئەو خۆراکانە چین کە پێویستەکە مەسەن کەسێک تووشی زەخت بووە لی دوورکەوێتەوە برتنەوەی کە بڕێکی زۆر شیرینیان تێ خواردنەوە گازیەکە شیرینیەکە سۆدەکان ئەوانی کە سۆدۆیمیان زۆرتیە مەسەن سەمونە نانە پیتزایە فینگەرە ئەمانە پێویستە ساسە کێچەپە مایۆنیز ئەمانە بە زۆر کە زۆر گۆشت و چاوری گۆشت بە هەمان شێوە تا تۆ گۆشتانی کە زۆر بڕێکی باش چاوریان تێ ئەمانە بێلیان دوورکەوێت زۆر زۆر سپاس مەمنون بۆ زانیاریەکانت دکتۆر یادداشت بە هیوایە کە بینەرانمان سوودیان لێ وەرگرت بێت و هەروەها سەرکۆ ئەم چەکا بوو ئەم با بڵێن پشکنین بۆ زەختی خوێنەش زیاکەن بۆ پشکنینەکانتان ئەگەر سەردانی عیادەکانتان کرد